خاڵێکی دیکەی کەسایەتی سەرکەوتوو ئەوەیە کە هەمیشە بیر لە شتی تازە دەکاتەوە، بیر لە شتی نوێ دەکاتەوە، واتە کەسێکی داهێنەرە، کەسێکە حەزی بە نوێگەریە، نایەوێت لە خاڵێکی چەق بەستوو بمینێتەوە و گۆڕانکاری ڕوونەدا، بەڵکو بەردەوام بە دوای شتی تازەوەیە، هەوڵ دەدە شتی تازە فێربی، هەوڵ دەدا گۆڕانکاری نوێ بێتە ئاراوە و باوەڕیشی بەوە هەیە کە کەسێک ئەگەر پێشنیارێک ڕەخنەیەک شتێکی بنیادنەری هەیە گوێ بۆ بگریتن و پێشنیارەکەی بە هەند وەرگری و گۆڕانکاریەکە لەسەر پێشنیاری ئەو بکاتن. جگە لەوەش کەسایەتی بەهێز کێشەکانی خۆی دائیمەن بە حەکیمانە چارەسەر دەکات، گرفتەکان بچووک دەکاتەوە، واتە گرفتی گەورە بچووک دەکاتەوە، نایە گرفتەکی بچووک کە هەیە زۆر گەورەی بکە، زۆر تەشەنەی پێ بدا، دنیای تێ بگەێنی، بە دوادا چوونی ورد بکاتن بزانین ئەو کێشەیە لەکوێ سەری هەڵداوە و هۆکارەکان و نازانم ئەو شتانە یەقەی ئەو بگریتن ئەوانە، نا، ئەو بە دوای چارەسەردا دەگەڕێت. ئەو نایە کێشەکان قوڵ بتەوە بزانێت چییە، هۆکارەکان لەکوێ سەرچاوە دەگری، بەڵکو دێ هۆکارەکان خۆی بە حەکیمانەی خۆی دەزانی لەکوێ سەرچاوە دەگری، بەڵام لەگەڵ ئەوەشدا دێ یەکسەر چارەسەریان بۆ دەدۆستەوە، واتە ئەو زیاتر بە دوای چارەسەرە، نەک بە دوای ئەوەی کە کێشەکان گەورەتر بکاتن.